دیاریکردنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم و میکانیزمی ئەنجامدانی و پشگیری و دژایەتیکردنی بیرۆڕای جیاوازی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و چاودێرانی بەدوای خۆی داهێناوە. ڕۆژنامەنووسێک دەڵێت هیچ کەسێک لە کوردستاندا ناتوانێت دژایەتی ڕیفراندۆم و سەربەخۆیی بکات و هیچ کەسێکیش ناتوانێت پشگیری لە ڕیفراندۆمێکی ناشەرعی و نایاسایی بکات. دەوڵەتی سەربەخۆ ئامانجی سیاسی هەموو هێزە سیاسیەکان بووە لە کوردستاندا. گومانی تیانە نابێت هیچ کەسێ لە کوردستاندا نابێت هیچ کەسێ لە کوردستاندا دژی ڕیفراندۆم و دژی سەربەخۆی کوردستان بێ و نابێت هیچ کەسێکیش لە کوردستاندا پشتیوانی ڕیفراندۆمێکی نایاسایی ناشەرعی بکە کە کەسێک بڕاری لێ بدات خۆی شەرعیەتی لەدەست داوە. ئەمە خاڵێکی جێگیرە. دەوڵەتی کوردی خەڵاتی کەسێکی ناشەرعی نییە کە بڕا لە ڕیفراندۆمەدا. دەوڵەتی کوردی ئامانجێکی سیاسی هەموو هێزە سیاسیەکان بۆ لە کوردستاندا. ڕیفراندۆمێکی سەرکەوتوو پەیوەستە بە چارەسەرکردنی کێشە ناوخۆییەکان و دابینکردنی زەمینەی هەرێمی و نێودەوڵەتی و بەبێ بنەما دیموکراسیەکان ئەستەمە دەست بۆ ڕیفراندۆمێک ببرێت کە دواتر بە هێزێکەوە وەک کارتێکی گرنگ بۆ چارەنووسی گەلی کورد بەکاربهێنرێت. نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس پێی وایە دەبێت استراتیجیەتی ڕیفراندۆم و دەوڵەتی سەربەخۆ ڕوون بکرێتەوە کە ئایا بۆ بنیادنانی چ سیستەمێکی حکومڕانیە. بۆی لە هەنگاوی یەکەمدا خەڵەت ناوخۆیەکان لە کێشەکان چارەسەر بکرێت. خاڵی دووەم زەمینەی هەرێمی و نێودەوڵەتی بۆم پرسە دابین بکرێت و دەسەبەر بکرێت چونکە بەبێ بنەما دیموکراسیەکان ئەستەمە بتوانرێت دەست بۆ ڕیفراندۆمێک ببرێت دواتر بە هێز و بە گرنگیەوە وەک کارتێکی گرنگ بۆ چارەنووسی گەلانی هەرێمی کوردستان بە کورد و تەواوی پێکهاتەکانەوە مامەڵە لەگەڵ ئەمە بکرێت. و خاڵێکی زۆر گرنگی تر ئەوەیە ئایا لە داهاتوودا ڕیفراندۆم بۆ بنیادنانێکی دەوڵەتێکی ستەمکار و فاشیست بەکاردێت یاخود بۆ بنیادنانی بنەما ڕاستەقینەکانی دیموکراسی بەکاردێت کە ساڵانێکی زۆرە لە پێناو ڕزگاری خوازی خەڵکی لە هەرێمی کوردستان بە جینۆساید بە شێوازەکانی تر قوربانیان بۆ داوە. لە دوایین کۆبوونەوەی مەسعود بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکان بڕیاردرا 25 ئەیلولی ئەمساڵ لە باشووری کوردستان ڕیفراندۆم ساز بکرێت. بەڵام تا ئێستا بەڕوونی دیار نییە کە ڕیفراندۆمەکە بۆ چ مەبەستێکە. ئاخۆوە کارتێکی فشارە کە ئەمە لەلایەن بەشێکی هەرێمی کوردستانەوە ڕەت دەکرێتەوە یان بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیە ئەمەشیان هەر بۆ چوونی جیاوازی لەسەرە. بەشێک لە هاوڵاتیان و سیاسیەکان و تەنانەت لایەنە سیاسیەکانیش پێیان وایە بەم ماڵە شێواوەی کە کورد هەیەتی ڕیفراندۆم ناتوانێت ئامانجی خۆی بپێکێک. بۆیە ئەگەر نیەتی جددی لە ڕیفراندۆم هەیە پێویستە سەرەتا ئاشتەوایی سیاسی ڕابگەنرێت و نێوماڵی کوردی ڕێ بخرێت. دواتر لەژێر سێبەری پەرلەمانی کوردستاندا ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی ئەنجام بدرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.